عزیزان من ئەم کتێبم لەبەردەستە جالەیەک یەک لە پەڕەکانی کتێبەکەیە نووسراوە مەل و بولبول زیلان و لەیلا و بیلال لە سروشتی کوردستان دایانڕوانیە مەل و بولبول. ئەمە یەکێک لەو کتێبانی کە بۆ زمانەوانی منداڵ لە قۆناغە جیاوازەکاندا بە چەند کتێبێک و چەند با بڵێن چەند چاپێک کۆمەڵێک بابەتی گرنگی تایە کە منداڵەکان لە ڕووی زمانەوانیەوە بەهێز دەکات و ئەتوان سوودی لێ ببینن و بەپێی تەمەنەکان زۆر جوان جاکراوەتەوە ئەو وشە کوردی جوانانەی تایە کە ڕۆژانە ئێمە بەکاری دەهێنین بەڵام ئاسانە فێربوونی بۆ منداڵ و دەتوانێت شارەزای بێ. ئێمە ئەمانەوێت زیاتر باس لەم کتێبە بکەین و بیناسێنین بە ئەوە چاپەکانی تری چین بۆچی قۆناغەکانی جیاکراوەتەوە تا چنێک منداڵی کورد سوود لەم کتێبە دەبینێت. بە میوانداری خاتو کاشان کەمال عەلی نووسەر کە لەم تەوەرە بەخۆشحاڵی لەگەڵمانەیە. بەخێر خاتو کاشان هەڵە نەبم لە بەریتانیشەوە هاتوونەتەوە بەخێر بێنەوە. زۆر سپاس. باسم لەوە بۆ بکەن چۆن بیرۆکەی کتێبەتان بۆ هات. لە ڕاستیدا ئەو بیرۆکەم لەوە بۆ هات کە من وەکو هەستێکی بەرپرسیارەتی و خۆشەویستی بۆ زمانی کوردی وەکو ئەرکێکی ئەخلاقی هەوڵم داوە کە ئەو قەیرانەی لە بواری زمانی کوردیە هەیە چارەسەری بکەم و بمە هۆکارێکی چارەسەری و بمە پردێک لە نێوان چارەسەری زمان لەگەڵ منداڵانە کە لە تەمەنێکی منداڵی و کای لەسەر بکەم بۆ ئەوەی تاگاتە تەمەنێکی هەرزەکاری چونکە لە دوای هەرزەکاری کە خۆی ناسی پێویستی بەڕێنمایەکی زۆریە من نابێت تەنها لەو تەمەنە منداڵێ پێویستی پێێتوی بۆیە منم هۆکارەوە دەستم پێ کردووە کاسم بەرپرسیارەتی کردو بەرامبەر بە پاراستن و زیندوڕاگرتنەوەی زمانی کوردی کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆر هۆکار هەیە بێتە هۆکاری هەڕەشێکی گەورە بۆ سڕینەوەی زمانی کوردی و بەتایبەتی هەموو زمانەکان و بەتایبەتی هەڕەشەی گەورە لەسەر زمانی کوردی هەیە کللتور چاند و هونەرەکانمان هەیە. بۆیە بیرم کردوتەوە کە زمان یەکێکی بنچینەیە بۆ گەیشتنی منداڵ باناسیینی خۆی بۆ هەروەها پاراستنی کللتور و نەتەوەیەکەی. باشە جەناب دۆزە مامۆستای زمانی ئینگلیزیت وایە باست لەوە کرد لە پێناو زمانی کوردیە بەڵام ئەمە کە بە چەند قۆناغێکە تەبعاً بۆ چەند تەمەنی قۆناغێکە لە تەمەنی منداڵ ئەمە بۆ بەریتانیا و ئەوروپایە یان بۆ ئێرەیە مەبەست بۆی کە ینی لای بینەر ڕوون بێت. من وەکو نووسەرێکم پەرتوکانە کە کاتێک دەستم بە دامەزراندنی ئەم پەرتوکە کرد بیرم لەوە کردەوە بۆ هەر منداڵێکی گەلی کورد بێ لە هەر پارچێکی کوردستان بە یاخود لە دەرەوە بە لە تاراوگە وەکو چارەسەریەک ئەمەم بینی بۆیە تەنها بریتی نییە لەوەی کە بڵێن بۆ دەرەوەی وڵات بۆ مناڵانی کە کوردن یاخود هاوسەری هەمانە خێزانە هاوسەری کورد نییە بەڵام حەزەکان منداڵەکەی کوردی فێر بێ ئاشنا کولتورەکەی بێ ئەمە تەنها پەیوەست نییە بە فێربوون بۆ ئاستانی ئەوان نا دێدگای منداڵ ئەمان دەزان لێکتریۆ نزیکە و پەروەردە ئامانج خێزان نزیکە لێکتریەوە دیارە من هەوڵم داوە ئەو بابەتانی کە گرنگە لێرەدا کوێ بکەمەوە بۆی بتوانرێت بە شێوازێکی کللتوری نەتەوەیی کە خۆی زیندوو ڕابگرێت ببێ بە خۆراکێکی دەرونی منداڵ لەناو پەرتوکاکۆم کردواتە بۆ هەموو منداڵانی هەر چوارچێ کوردستانە و بۆ هەموو منداڵانە دەرەوە و خۆشبەختەکەشی لە بە شێوازێک دامناوە بۆ هەر بیانێک بێتە کوردستانەوە یان بڵێن باشوورەوە ئەتوانێت لە ڕێگەمە خۆی فێر نووسین و خوێندنەوەی زمانی کوردی بکە. مامۆستا کاشان ئەو پرسیارە بکەم کە هیچ پاڵنەرێک هەبوو بۆی کە ئێوە لە ئەوروپان زیاتر هەست بۆ فەراغە بکەن کە منداڵی کورد لەوێ کەمتر گرنگی بە زمانی کوردی ئەدا و زۆر پێویستی بەوەیە کە چەندین کتێبی لەم شێوازە هەبێ بۆی کە وەکو زمانەکانی ئینگلیزی ئەویش بتوانێت فێری زمانی کوردی بێ بە زمانێکی پاراوە. بەڵێ بە هۆکاری کۆیتەوەیت کاتێکە ڕۆژمە دەرەوە بینیم کێشێکی خێزانی زۆر هەیە کە بینیم کێشە خێزانیە زیاترە لە ناو کوردستانە چونکە کوردستان هیچ نەبێت دەوروبەرەکەی کۆمەڵگەکەی خۆیەکی هەر شت دەبینێ کە لێوە فێر بێ بەڵام بە حکمی ئەوەی کە لە وڵاتی بەریتانیا وڵاتێکی بێگانەیە نەتەوەیەکی جیاوازە کللتورێکی جیاوازە بینیومە کە خێزانەکان تووشی کێشەی خێزانی گەورە بوون بە هۆکاری ئەوەی کە منداڵ زمانی کوردی نازانی دایکەکە زمانی ئینگلیزی باش نازانێ بۆیە هەم پاڵنەرێکی زۆر بەهێزیش کە چەندین پاڵنەرە یەکێک لەو پاڵنەرانم ئەوە بووە کە بتوانم ئەم پەرتوکانە بکەم بە چارەسەری و مەڵهەمی ساڕێژبوونی ئەو خێزانانە کە زۆر گرنگە مناڵەکانیان لەسەری فێری زمانی کوردی بکەن بە شێوازێکی تەکنیکی زۆر ئاسان کە پێشووتری ئێمە بەکارمان هێناوە ناخوێنگا خۆم بکەدام مەزراند بوو لە ماوەی 34 هەفتە واتە بڵم 34 شەممە لە تەواوی ساڵەکە کاتە 34 ڕۆژ مناڵ توانیوێتی کا مناڵێ ئاستێکی کە بڵێن تێگەیشتنی زۆر خێرانیە ناڵێم دوایان
توانیوێتی فێر نووسین خوێندنەوەی زمانی کوردی ببێ. باش ئێمە ئەگەر جەنابەت لێرە لەدایک بوو بێتی و گەورە بوو بێتی ئمە کاتی خۆی نەجەنازەم سەردەمی تۆ بۆیانە بەس بابەتی ئەلفبی ئەمین باڵدارمان هەبوو. بەڕاستی ئەوەی کە ئەیبینی ئێستا هەمووی لەوە بە تەواتی فێری نووسین و خوێندنەوە و دارا دووداری دیوها دۆیدا دەڕژاو ئەمانە تا چەند تۆ ئیلهامت لەوە وەرگرتۆ یەک دوو بەبڕای تۆ ئەوە بەس نەبوو بۆ منداڵک بوێ فێری کوردی بە لە هەر پارچە بێ یان پێویست لەم سەردەما پێویستی بەم ئیزافەیە هەبوو. سەرەتامە بڵم هەمومان قەرزاری ئەو بەڕێزین چونکە توانیوێتی کارێکی بێوێنە بکە لە بواری زمانی سۆرانی با بڵێن زاراوی سۆرانی چونکە ئەو داهێنانێکی کرد بۆ فێربوونی زمانی کوردی لە هیچ شوێنێکی دیکەی زمان نەکراوە چونکە چۆن دەیبینی چۆن ABC وا ئەنووسیتەوە بۆ نەدی دیە بەڵام لە زمانەکانی دیکەوان نییە هەمانە پیت هەیە پێڵێن ساڵێن واتە بێدەنگە هەیە ناخوێن بەڵام ئێمە شتانەمان نییە زۆر بە جوانی کارێکی وردی کردو من یەکەمی پاڵنەرم ئەو بووە کە سێرم کردووە هێندە کارێکی جوانی کردم بە خۆم پێویستە نوێگەری بکەم بۆ ڕۆژگاری ئەم ڕۆمان و بۆ سەردەمی ئایپاد و تەکنۆلۆژیا پێویستە شێوازێکی نوێ دروست بکەم و هەروەها هەموو شتێک ئێستامە منیش کەمە کورتی تیا کەسێک بێ کەمە کورتی تیا دۆزێتەوە چونکە ئەمە تەنها فکر و تاڕامانی کەسێک کۆبووەتەوە لێرە بەڵام کاتێک کە سەری ئەمەی باڵدارم کرد زۆر کاری جوانی کردووە کە سوود یەکەمین خاڵکارم تیا کردووە بۆ هەر پیتێکی خوێندی بێتەوە خوێندنەوەیکی دانا پیتەکان دووبار بۆتم نۆکارم کردوێتەوە لێرە چونکە گرنگیەکی تایبەتی ئەوگا بەڵام سرم کرد کەمە کورتێک هەیە لە شێوازی دانانی پیتەکانە ڕێخستنەوەی پیتەکان بۆ نمونە پیتمانەیە خێزانین بەڵام تا ئێستا بیری لێ نەکراوەتەوە وەک بۆ نمونە پیتیری دەتوانێت بە زێژڕ لە ڕێگەی یاریەکەەوە منداڵێک دەتوانێت بە خێراترین کافری چوارپی ببێ نێبێتێپە جخ چ بەس نقطەکان فەرقەیە بەڵام من لێرەکردمە بە داینانێکی یاری چکە منداڵ هەمومان دەزانین لە ڕووی سایکۆلۆژیەوە کاتە تراژیدیایکێ بێ بۆ هەتاهتای لە بیری ناکە ئەمێنێتەوە لە دێزگای و خۆشێکشی پێ بدە ئەمێنێتەوە من هەوڵمدا ئەو تراژیدیە ناخۆشی بەرامبەر بە زمانی کوردی دروست کراوە من بیسمەوە بیکەم بە چێژبەخش بۆ ئەوەی دەستپێکەکەی خۆشەویستی بۆ زمانی کورد دروست بکە دواتر هەوڵم داوە خاکی کورد نیشتیمانەکەی فرە ڕەنگیەکەی کولتوریەکەی لە قۆناغەکان دیکە باس بکەم بەڵام سەرەتاگە بنچینێکی چێژبەخی بۆ دروستنەکەی گوێلەوە ناگرێم. باشە باسێک لە ئەو کتێبانە بکە ئێستا هێناوتە چەند بەشن چی لە خۆ دەگرێت چۆن داڕشتۆتەوە بابەتەکان چین ئێستا لە هەنێکیانە جیاوازی هەیە بۆ ئەوە یەک نووسراوە ئەمە دوو نووسراوە وەزان ئەویان سێ هەڵانە بڵێ لەبەرەوەی هەمومان دەزانین پرۆسەی ژیانکردن مناڵ کاتێک گەورە بێ بە قۆناغاتی ئەپەڕێن ئەمەش دیسان لەوە وەرم گرتوتەوە منداڵێکە لە دایک دەبێ گاڵکێکە هەوڵەدا پێ بگرێت دواتر قسە فێر بێت منیش هەوڵم داوە سوود لەم ئاستی مناڵانە وەربگرن وە فێری ژینگەیەک کە ژینگەم شتانە ڕۆدا سوود لەوە وەربگرم چونکە ئەگە هەوڵ نەدەین شتێک دروستکەین لەگەڵ ژینگەکەمان نەگونجێ بەڕاستی ناتوانێت جێگەی خۆی بگرێ بۆیە هەوڵم داوە لە 7 زنجیرە پەرتوک دروستکەم بەڵام لە ئێستاە تەنها سیانیان چاپ کرا ئەو کاندیکەشی سەرقاڵی بەهێزکردن لە شێوازی پەروەردەیی و زیاتر کولتورکردنی بابەتەکان فەڕەنگی قۆناغەکان لە منداڵێکی 4 ساڵەوە ئەتوان دەست پێ بکات تا 16 17 وەکو باسم کرد کە کەسانی بیانی گەورەش ئەتوانن سوودی چەند کتێبە بن ئەگەر تەواو زنجیرەیە حوت زنجیرەکە هەر زنجیرێکی دوو پەرتوکە ئەرکی ماڵەوە لەگەڵ ئەرکی خوێندنایە چونکە باوەڕم بەوە هەیە منداڵ پێویستی بە لێپرسینەی خودی خۆی هەیە بیخەیتە ناو پرسەوە ئایا خۆی تا چنێک لەگەڵم بابەتا تێگەیشتۆ تا چنێک توانیوێتی هۆکارەکان تێبگا لەم بابەتە تا چنێک توانێتی بەرەو پێشی بخە ئەگەر پێش نەخرابێ بابەتی عملیشی زۆرتیە زۆر سینە وەکو باست کریاریە جامە ڕەنگە پێویستی بە شێوازی وتنەوەش هەبێ تا چەندێک ئەم کار لەسەرەوە کرێ لە داهاتووشدا کار لەسەرەوەکەی کۆمەڵێک مامۆسای بتوانان بێن ئەمانە بڵێنەوەیان ڕاستی لە ئێستاە لەلایەن لێرەوە سپاسی پارێزگای سلێمانی دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر و هەروەها سەرۆکایەتی بەشی ڕۆشنبیری سلێمانی بکەم دکتۆر موحسین کە توانیانە هاوکارێکی باش بوون لە دوای ئەو ئەمایان بەدەست گەشت کە من بەڕاستی هیچ کار نەمبینیون بەڕێکەوت ئەمایان پێ گەشت و بانگشتیان کردم پەیوەندیان بە وەزارەتی پەروەردە کردەوە بۆەوەی بتوانن سوود لەم تەکنیکانە ببینن بیخەنە بوارێک کە مامۆستای دیکەش سوودی لێ ببینێ و چەندین ڕێکخراویش ئارەزوی کردو کە من بتوانم وانە
بڵێمەوە بە شێوەی ئۆنلاین بە شێوازی ئەوەی کە چۆن ئەم کارانە کاریگەری لەسەر وانەوتنەوە هەیە کە بچووتنیاوەکو باسی کرد کردەیەیە چونکە هەر شتێک کردەی لەگەڵ نەبوو مناڵم پێویستە زەربی سفری بکەین لەبەرەوەی ناتوانێت ئەنجامی خۆی بگرێن بۆ نمونە ئێمە یاریێکمانێکە ناو پەرتوگەکانە چایەتی سەرەتا پیتی رم هێناوە دواتر پێم وتووە سەرەتا ڕێخستنەکەی DAA دواتوانیمە پیتێک ئەم پیتانە بکەمەکە و شەی فێر بکەم دواتر رم هێنا سرم کرۆ بزانم چ پیتێک لێرەکە نووسیمە بە منداڵەکە پیتی ئەمان خوێندووە لەگەڵ ڕێ ئەتوان ببە و لکاو بێکەوە ئەمە شێوازی تەکنیکی یاریەکە کەم ناوتوانێت فێر بێ دواتر دوو لەگەڵ یەک ئەتوان ببە وی درێژ دواتر بە زیادکردنی یەک حوت کە ڤی ئینگلیزی زۆر جالەوەی پێڵێن ئەتوان ببەهۆ و دواتر ئێمە هەوڵماندا بڵێن بە یەک خاڵە بێ بە ز بە سێ خاڵە بێ بە ژ بۆ نە بە حوتێک دەبێ بەڕە دواتر چیمان کردووە هەوڵمداوە لاپەرێکدا بنێم لەگەڵ چەپ خۆپچەیەک یاخود هەر شتێکی دیکەی بچوو کە ئەتوانێت بەکاری بێنێ لێیا من یاری بە منداڵەکان بکەم بە شێوەی پراکتیکی کردداری بۆی تێ بگەم ئەو دەنگی بەرگوێ دەکەوێت لە ناو مێشکیدا پەرچە کردارەکەی وەڵامدانەوەکەی تا چەندێک ئەتوانێت بێتە سەر ئەرکی کردداری بزانم تێگەیشتۆ یاخودنا وەگەر زانیم تێگەیشتە تۆزە قورسریەکەم بۆی ئەو کاتە کە من هەمیشە پیتی بزوێن درێژ بە شتێک ئاواوەکو پێنووسی شوبهێنم چکەم دەنگی درێژە بۆ نمونە سەرە دەبەیەکە شوبهێنم بە واتە لێکتوانی بۆکەم بە ئەو کات دەڵم زا ژە بزانم ئایا پیتەکە سەرەکەەکە ناچێتەوە لەگەڵ هەبوونیان پیتا کە تێکەڵی کروبێ بە بڕگەیەک باش مامۆساکەشان لەوانەیە بۆ کوردستان ئاسان بێ ئەم کتێبانە چاپ بکرێ و بڵاو بکرێتەوە بەس لەوانەیە بۆ وڵاتانی ئەوروپا کورد لە هەموو پارچەیەکی وڵاتانی ئەوروپا بەڕاستیەیە بەم شێوازە قورس و ناڕەحەت بێگەیاندنی تا چەند بیری لەوە کردێتەوە هەر ئەمە بە شێوازی PDF لەسەر سایتێک لە شوێنێکە دەستکەوێت کە خەڵک ئەگەر کتێبەکەشی ئەوە بە فیزیکی بەردەست نەکەوێت بتوانێت لە ڕێی PDF دەستیکەوێت ڕاستی من لێرەوە سوپاسی هەموو کەسانەکەم کاتێک کە ئەم شتیان بینیوە پێشوازێکی زۆری لەکەن لە زۆربەی کەناڵەکان لە زۆربەی و کەسانی کە توانای دروستکردنی ئەو بابەتانیان هەیە چکە من خودی خۆم ئەرکیەوەم جێبەجێ کردووە کە لەسەر شانم بۆ و بەردەوام لەسەری بەڵام لە ڕووی تەکنۆلۆژی ئەوانەوە پێویستە کەسێک کە لە ئێستاە کەسێک پەیوەندی کردووە کە بتوانێت ئەو کارە پێکەوە ئەنجام بدەین بیکەین بە شێوازی ئەپێک کە بتوانێت هەموو کەس سوودی لێ ببینێت بۆیە خۆشبەختانە بیرمالەوە کردوتەوە کە وێدی هێدی بچنە سەرۆ بوارە بەڵام ئەوش پێویستی بە پلان و کاریگەرترێت بەڵێ بە دڵنیاییەوە با پرسیارێکی شخصیش بکەم تۆ کاشان کەمال عەلی وایە بەس لەسەر بەر کتێبەکە نووسراوە کاشان پەروین کەمال ئەو پەروینە چێ لەوێ سپاس بەوەی کە تەرکیزێکی زۆر باشە بوو لەبەرەوەی لە وڵاتی خۆمانیان بڵێن لە ڕۆژ ئاواش بە هەمان شێوە گرنگ ڕاستە لە ڕۆژەوە بە ناوی ئازادی گرنگێدرێ بافرە بەڵام خۆی لە واکەتەوە نییە من کاتێک کە بینیم کە بووم بە دایک هەستی پراکتیکە بوونی دایک زیاتر ئەبینیم کاتێک کە بینیم تەنها ناوی باوکم لە دوامنەوە دێ بیکەوتمە بیرکردنەوەی قوڵەوە بۆ دایکم کە شەونی خونیەکە ماندوو ئەبێ وەکو پرۆسەیەکی هاوبەشیان پێکێناوە بە هاوبەشی منیان گەورە کردو بە هاوبەشی منیان گەاندە بە قۆناغا بۆچی من نابێت بە هاوبەشی ناوێن لە پاڵێکەوە بێت و بە خۆم بڵێم سوپاستانەکەم کە پێکەوە بە هاوبەشیە کە منتان گەاندەم قۆناغا پێویستە ئەو ڕێچکەیە بشکێت دایک نایون نەکرێ ماندووبوونەکانی لە ناو نەچێت کاتە پەروینەکە نای دایکتە کەمالەکەش نای باڵێکەوە بڵی کەسی شایی نشکاتۆ کاکدانە جاهر بۆ معلوماتە کەسێک کە وەفاتەکە مامۆستا لە گۆڕستان کاتێک کە تەڵقینێکە بە ناوی دایکیەوە بانیەکە بۆ نمونە با من نمونەکە لەسەر خۆم بێن و ئێوە شەڵاتەمەتان درێژە من بمرم مامۆستاکە لەسەر گۆڕستان بەمەڵێ دانای کوڕی ڕووناک نەک بە ناوی باوکمە دانا محەممەد نەجاوی تۆش بە ئینێکی شەرعیشی هەیە دەسە خۆش زۆر سپاس دەکەم خات و کاشان من پرسیارم زۆر سەبارەت بەوە بەڵام یەکێک لەو پرسیارانێکی هەیە ئێوە خۆتان مامۆستای زمانی ئینگلیزین ئێمەش لە ئێستادا لە کوردستاندا بابەتێکی زۆر بەرەو خواز بەرەو زمانەکانی تر زیاد بوو بۆ پێی کە ئێمە بابەتی بۆ زمان ئینگلیزی بۆتە بابەتێکی جیهانی و هەموو کەسێک پێویستێتی لە ئێستا بۆ مەکتەبە ئەهلیەکانمان هەیە زیاتر گرنگی بە زمانی ئینگلیزی وەک لە زمانی دایک بەڵام پسپۆڕان دەڵێن کاتێک کەسێک کە زمانی خۆی فێر ئەبێ یەکەم جار ئەو کات زیاتر ئەتوانێت فێری زمانەکانی تر بێ وەکو مامۆستایەکی ئینگلیزی کە خۆتان ئەو بوارن لەو بوارە شارەزان وە کتێبێکیشتان داناوە زمانی کوردی و تا چنێک ئەمە بە باش دەزانن کە سەرەتا زمانی خۆمان فێر ببین
لەوانەیە لێرە من شتێک باس بکەم پێویستە بینەران خۆیان بچنە ئەو بابەتەوە چونکە شتێک تا خۆ نەچنە ناو بابەتەکە و ناتوانانی قەناعەتی پێ بکەیت کە کاتێک من بڕیارمدا قوڵ ببمەوە لەوەی کە زمان فێر ببم لەکوێ هاتووە خۆمم ناسی کە کاتێک خۆمم ناسی بەڵام ئێشتا بڵند بە تەواوەتی ناچووکە تاوەکو ئۆژنی پێویستمان بە زیاتر درکردن بە خۆمانە دواتر کە وەربوومەوە لە زمانی ئینگلیزی تێگەیشتم کورد چ سەرچاوەیەکی گەورە و مەزن و داهێنەری هەبووە لە زمانە کە زۆربەی تەواوی زمانەکانی دیکە لێ وەرگرتەوە بۆ نمونە لە زمان ئینگلیزیە زۆر بابەت هەیە کە ڕێک دەقاودەق بە جوانی لە کوردیە هەبووە بەڵام سیرەکەین زمانی ئینگلیزی مۆدرنە و لە چەند سەدەیەک لەمەوە پێش دروست بووە بەڵام زمانی کوردی لە سۆمەرەکانەوە دروست بووە کاتێککە سیرەکەی توتیەکی زمانی کوردی چەند گرنگە کاتێکە بەڕاستی تێگەیشتی ئەنجاتوانی بە ئاسانی لە زمانەکان تێکە تێ بکەیت و هەنگاوی باشتر بنێژی و بتوانی ئامانجەکەت گەورەتر بکەی من لێرەوە داوایەکم لە تەواوی ئەو خوێنگە ئەهلیانە هەیە کە تایبەتەکان هەیە تکایە با نەچێتە ئاستێک کە منداڵ خۆی ون بکە چونکە ئەگە پرۆفیسۆرێک دروست بکە زمانی خۆی نەزانێ ناتوانێت یا سەرکەوتو بێت تەنها لەو چوارچەوە مێنێتەوە کە بۆی دروست کراوە بەڵام ئەگە زمانەکەی پێ ئاشنا بکە بە هاوشێوەی زمانە ئینگلیزیەکە لەمەوە کە من لێرە زۆر کامەسەر کرد و ئەم پەرتوو بێ بە خودناسی سەرکەوتنیەکی باش بۆ خۆی مسۆگەر بکە و حەز بە بەرپرسیارەتی بکە و حەز بە شوناسی خۆی بکە بۆ ئەوەی ئەو تاکەی لێ دەچێت کە هەمومان ئەمانە بێ جواب لەوە ساکاشان کە منداڵێک ئەدوێنی لەو شێوازە بۆ شێوازە فێری زمان بوو بێ نە کوردیەکە باشە زانە نە ئینگلیزیەکەش یانی بەجددی ئەو گیگفتیان هەیە هەر بەڕاستی ڕاستیەمەوێ خاڵێکی زۆر هەستیار باس لەوە بکەم کە ئێمەی گەلی کورد تووشی بوون کەڵم قەیرانی زمانی کوردی ئەمەیە زمانی ئینگلیزیمان کردو بە زمانێکی پێشکەوت و زۆر گرنگە چکە سەرچاو زۆری لەسەر بخوێن زۆرشی کۆکەنە بەڵام تۆ بی لەو بکارە کاتێک کە منداڵێک بە زمان ئینگلیزی بیرەکاتەوە دەچێت بە دوای کللتوری ئەوانەکەوێ هەندێک شتی کللتوری بیانی بۆ ئێمەوەکو کورد یعنی قبول کراو نییە لێرە کێشەی خێزانی دروستە بێت لێرە خێزانەکە ئەوە قبول ناکە کە ئەوە ئێکاوەکو ئینگلیزێک بیرەکاتەوە بۆ نانی ئازادی کە بە هەڵە بڵاوەکەنەوە وەری ئەگرێ ئێمە وەکو کورد ژنمان هەبووە کە زۆر زۆر تێکۆشەریش بووە بۆ شوێنی هەبووە دانیشتووە ڕێکخراوی هەبووە قسەی کردووە ئەمە دروستیشمانە ینی هەمان بۆ دروستیش بۆ لە ڕێگەی زمانەکە بووە بەڵام کێشەی خێزانیش چارەسەر کراوە بەڵام لێرە کابینەوەکو ئینگلیزە بیرەکات تۆ ناتوانانی پێی بڵێ نابێت دەست بۆ ئەو بابەتە ئینگلیزانە بێت چونکە ئەو چۆتە ناو خەیاڵ و ڕۆحیەوە ئەوەکۆ بیر بکاتە تۆ چۆن نەتوان ڕێگەلێ بکەی بۆ چارەسەرکردنی کێشانە پێویستە خێزان کا لەسەر زمانی کوردی بکە بەڕاستی لەگەڵ مەکتەبەکانە مامۆستا کاشان یعنی سۆسیەلی ئەمایانم کرد کە ئەمە ئەرکی ماڵەوەیە بەشی دووەمە جگەل لەوەی ناوی کتێبەکە زۆر ینی کتێبەکان ناوە شیرین و خۆشە زمانی کوردیەوە زۆر سەرنجڕاکێشە بەس دیسانەوە ئەوەی ئەمین باڵدارت بەکارە ناوەتەوە بەشێکیانە بۆ لە دۆ و لە دوو ئەوەی کە دارا دووداری دی و زارا ئەمانە بەڕاستی ئەمە خۆی لە خۆیان ینی وەگەوی پێشتر ئاماژەم بکە ئیلهامێکە لەوەی ئەمین باڵدارەوە دەستە خۆش بێ لەوەش گرنگتر ملەوەنە ڕسمیشی تایە هەرچەنە لە ڕووی دیزاینەوە یەک تۆز ڕسمەکان بچووکترن یانێکە ڕسمەکان گەورەتر بوونایە چکە وێنە زۆر گرنگە بۆ تەمەوایە باشتر بوو هیوایی لە کە کرا بە ئاپ ئەمە بیر لەو بابەتانە بکرێتەوە هەستیەوە بۆکو ئەرکی ماملێمە ئەیرۆمە دەستخۆشی لە کاکوریا بکەم لە چاپخانەکە کارەکە کێشەی سەرەکیم هەبوو لە ناونیشانەکەیە کە وەکو سنجیرێک دابرێنە پێشووتر بە یاری فێری کوردیە بمدانا بەڵام هەستمەکە گونجاو نییە ئەمیست ناوێک بێ بۆ هەر مناڵ هەرچوا پاشە بگونجێ ئەگەر سەری بکەن بە لاتێنیش نووسراوە شیرین و خۆشە زمانی کوردی بۆەوەی حەز بەون نەکەن کە ئێمە جیاین ئەمە لەم ڕێگەوە کە زۆر گرنگە کامسە کردووە تەواوی وێنێ هەرچوا پاچە کوردستان لە ناو پەرتوکەکان بەکارێناوە بۆی مناڵ دێزگا و خەیاڵی فراوانتر و گەورەتر ببێ بەڕاستی بەڵام بەس بە زمانی سۆرانی ئەوەی ناوایە بەڵێ بەڵام هەوڵم داوە بۆ نمونە هەندێک وشە ناوی ناوچەکان بەکار بێنم بۆ ئەوەی کە لە ڕۆژەڵا شوێنێک بێ ناسرا بێ یان لە باکوورە یان لە ڕۆژاوا بۆنە ناوی بۆنە کۆبانێ بەکارە بۆی مناڵ تێبگەم پرسیار بکەمانە چین بۆ ئەم پەرتوکە هەوڵەدا مناڵ خاتە ژێر پرسیار بۆ خۆیەوە بە دوای پرسا بگەڕێ نەک من شتێک بڵم بیچەسپێن بە مێشکە ئەمە خاڵێکە من کارم لەسەر کردووە منداڵێکی فکر
فراوان دروست بکە منداڵێک بێ خۆی ڕای خۆی هەبێ نەکەوەی کە کەسی چواردەورەکەی چیود هەماش بکاتەوە کەمە کێشەی سەرەکی گەلی کوردیەمەیە بەهیوای سەرکەوتن وەڵامی با بڵێن کارێکی پیرۆزت دەست پێ کردو جوانە و زۆر خزمەت دەکا بەڕاستی بە منداڵی کورد لە هەموو قۆناغەکان چ لە چوارپارچەی کوردستان چ لە وڵاتانی ئەوروپا و لە هەندەران بێ ئینشەڵا سەرکەوتوو بەڕاستی گرنگە لەوانەیە خەڵکێکەکە بێ بابەتێکی وایە پرۆگرامێکی وا دابنێ ئەبێ وەکو بڵێ کۆمەڵێک ساڵی لە ژیان تێپەڕان بێ و ئەزمونێکیە بێ بەس جەنابەت لەم تەمە ناتوانانی بێتە ئەمە بکەی ئینشەڵا لە داهاتوە کاری گەورەتری زۆر سپاس بۆیەوەش پێم باشە لە کۆتایی یا باسی ئەو بکەی چ خەونێکت هەیە دەتەوێت تا چەندێک گرنگی بۆ نمونە بەم هەنهەجە بدرێت کە هەوڵێکی زۆری دراوە و وردبینی بۆ بکرێت لایەن کەسانی شارەزاوە بکرێت بە منهەجە کە هەموو منداڵێکی کوردی استفادەی لێ بکات بەڕاستیەوە خەون و خەیاڵی منە کە ئەم پەردووکانە بێتە شکاندنی بربەست لە نزیکبوونەوەی منداڵانی هەر چوارپارچەی کوردستان کە یەکتری ئەبین خۆیان بە پێگانە زانن کە نازانی بەڕاستی هەمومان کوردین و خوازیارم کە لە هەموو ناوچانێکی کە با بڵێن تا ڕادەیەکی ئێمە وەکو ئازادین بەڵام ئەوان دیکە ئازادن وەکو ڕۆژهەڵات وەکو باکو و ڕۆژئاوا بتوانن بە هەمان شێوە ئەوانیش لەم زاراوەیە بەشدار بن و بیکەم بە پرۆگرامێک بۆی هەمومان پێکەوە بتوانین سەرچاوی کۆمان بکاتەوە توانەکەمان پێکەوە بێ خوێن بۆ پاراستنی نیشتیمانەکەمان زۆر بەڕێز مامۆستا کاشان پەروین کەمال عەلی بەدڵتان زۆر سپاس سپاس بۆی کە لەم دەرفەتە لەگەڵ مامی بووی هیوایکە ئینشەڵا ئەمە جێک بگرێ و دڵنیاشم جێگری ئینشەڵا زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ بەرنامەکەتان سپاس بۆ بینەرانیش بەخێر بێ